قومی کرد است تا سر به وقت لیل تا بخر نقشی بکا تاجی شیان کس نوه کرد مردوه کس نوه کرد مردوه کور زندوه امروی میدیا و کی خسروی دین من ایمانا نشتیمان امروی میدیا و کی خسروی دین من ایمانا نشتیمان کس نوه کرد مردوه کس نوه کرد مردوه کور زندوه زندوه قطانوی هاوا کمان من هیوادارم خەڵکێکی زۆر بتوانێت بەشداری لەم کۆنسێرتا بکە بێت پێشوازی لەم کۆنسێرتە بکرێ لە چەند شوێن و لای ترەوە کار بۆ ڕۆژئاوای خۆشەویست کراوە بەڵام پێویستیان بە هاوکاریەکانمانە پێویستیان بەوەیە کە ئێمە کۆنسێرتێکمان ساز کرد خەڵکانێکی زۆر بەشداری بکە بۆی ئەو پرسەنەتەوەیە ون نەبێ خەڵکێکی زۆر هیوادارم ئامادەیم کۆنسێرتە بێ پێشوازیەکی زۆریان لە هەموو شتەکان کردووە و لە زۆربەی شتەکانیش ها بەشدارن منی خۆمی هیکم لەوانەیە کە لە وڵاتی سوید لە خۆپیشاندانەکانە بەشداریم کردووە پاشان هاتوومەتەوە لە ئەمنە سوورەکە بەشداری کەمپینم کردووە و چەندین کۆمەک و یارمەتیمان کۆ کردوێتەوە من دڵێم هونەرمەندان ئەرکی خۆیان بە جوانیە بەنەسەر من وەکو هونەرمەندێکی بەڕێوەبەراتی هونەرەکانی موزیک کە بەشدارە بم بەیانی لەو کۆنسێرتەدا کە دایرەکەمانە تاوە پێی لەگەڵ هونەرمەندانی زۆربەی هونەرمەندانی شاری سلێمانی و داوا لە خەڵکی یەکەم کە بەشدار بن لەگەڵ ئێمەیە بۆ ئەم کۆنسێرتە کە بە جوانی بیبین بەڕێوە بۆ پشتگیری برایانمان لە ڕۆژاوە. داوا لەسەر جەمچین و توێژەکانەکەین سبەینێ 6/11 کاتژمێر 3 پاشنیوەڕۆ لە ناو کارگەی جگەرەی سلێمانی بۆ پشتیوانیکردن لە خوشکوبراکانمان لە ڕۆژئاوا هەڵدەچین بە کۆنسێرتێک داواکارین سەر جەمتان بەشدار بن ئەمە وەکو پشتیوانیەک بۆ خوشکوبراکانمان لە ڕۆژئاوای کوردستان. جواب